لەگەڵ ئەوەی ناوچەکە دەوڵەمەندە بە نەوت و گازی سروشتی و ژمارەیەک کۆمپانیا و کارگەی جۆرا و جۆر لە بوارە جیاوازەکاندا وەبەرهێنان دەکەن، بەڵام ڕێژەی بێکاری لە نێوچینی گەنجان و لاوانی سنووری قەزای چەمچەماڵ هاوشێوەی گەنجانی ناوچەکانی دیکەی هەرێم باهۆی بێپلانی حکوومەتەوە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە هەڵقشانی زیاترە. گەنجان و لاوانی سنوورەکەش بۆ پەیام دەدوێن و باس لەوە دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە دۆزینەوەی هەلیکاردا نیو هێندەی ڕێکخراوەکان پلانیان نەبووە. دەستخۆشیان لێکەین بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان. من خۆم قوتابیەکەم ساڵێکە بێت تەواو کردووە، بەس دامەزراندن لە کوردستان نییە یان هەش بێت زۆر کەمە. ئێستام ڕێکخراوە بۆ ئەم سیمینارە کردویانە و دامەزرانی هەلیکار بۆ گەنجان شتێکی باشە. هیوادارم یعنی ئەو گەنجانە هەیە 12 ساڵ زیاترە تەواوی کردو و دانیشتووە لە ماڵەوە لە جیاتیەوە ڕێکخراوێک هەبێت گەنجەکان کۆ بکاتەوە. خۆی لە ڕاستی ئەمە ئیشی ڕێکخراوشتنی ئیشی حکوومەتە ئەم هەلیکارشتانە بڵاو کاتەوە. من خۆمەک دەرچێکی بەشینەوە دەتا بێکارم لە ماڵ دانیشتم. دەستخۆشی لەم ڕێکخراوە هیوادارم لەم ڕێکخراوە زیاد بە لە سنوورەکە بۆی هەلیکار زیاد بڕەخسنێ بۆ کەسانی سنوورەکە. وڵا خۆی حکوومەتیش پلانێکی نییە داواکان لە ڕێی ئەم ڕێکخراوشتانەوە بە هەماهەنگی بکەن و بۆی خەڵکی سنوورەکە دابمەزرێن. لە ڕۆژانی ڕابردووشدا ڕێکخراوی پەنای کار بۆ داکۆچیکردن لە کارمەندی کۆمپانیا نەوتەکان با مەبەستی دۆزینەوەی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە سنووری قەزای چەمچەماڵ کۆبوونەوەیەکی لەگەڵ گەنجانی سنوورەکەدا ئەنجامدا و بەڵێنیدا هەلیکار بۆ ژمارەیەک لەو دەرچۆدانە مەزراوانە بدۆزێتەوە. ئامانجمان دۆزینەوەی هەلیکارە بە پێی شارەزایی و منتیقەوەک و لە یاسای سامانە سروشتیەکان و حکوومەت هەرێمیشە لە نزیکترین شوێنەوە دەست پێکا، بەڵام لێرە چەمچەماڵ زۆر مەغدورە لەمە ئەمە ئین نەکراوە. ئێمەش ئامانجمان لە هۆشیارکردنەوەی خەڵکەکە و دۆزینەوەی هەلیکارە بۆیان لە سنوورەکە. لە ڕاستیە حکوومەتۆک و پلان نیەتێتە ئێستا پلانی نەبوو، ئەگەر پلانی هەبووە پێویستی بە ڕێکخراو هین نەئەکرێمە قانونێک و یاسایەکە داناوە بەس تەطبیق ناکرێت. تا ئێستا ئامارێکی ورد و دروست لە بەردەستدا نییە سەبارەت بە ڕێژەی بێکاری گەنجان لە هەرێمی کوردستان، بەڵام بە جۆرەی هەندێک ئاماری نافەرمی بێت لە ئێستادا ڕێژەکە لە 125 تێپەڕاندووە. ڕۆژنامەنووسێک ڕێژەکە بە مەترسیدار ناودەبات و دەڵێت ئەرچی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بدۆزنەوە، نەک ڕێکخرا و کەسانی خێرخواز. بەڵێ هەڵبەت ڕێژەی بێکاری گەشتۆتە ئاستێکی مەترسیدار بە تایبەتی ئەمە لە شوێنێکی وەکو قەزای چەمچەماڵ ئەبینین ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان بەگشتی خەڵکدار نەمەزراوە، بۆیە گەنجێکی زۆر بێکارن، خاوەن بڕوانامەیەکی زۆر و خەڵکانی تریژان کە بێ بڕوانامەن و هەر ئیشان نییە. بە دڵنیایەوە زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆیان بچێتەوە و ڕەنگە ئەمە ئەرکی بۆ نمونە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێ بە پلەی یەکەم و حکوومەت بەگشتی لەگەڵ ئەوەی کابینەی نوێی حکوومەت لە سەرەتای دەست بەکاربوونەوە بەڵێنی کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و دابینکردنی هەلیکاری بۆ گەنجاندا کەچی تا ئێستا هەنگاوێکی ئەوتۆی لەو بارەوە نەناوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.